یەکێک لە هاوینە هەوارەکانی باشووری کوردستان کە لە دێر زەمانەوە بۆ گەشت و گوزار سوودی لێوەرگیراوە و بە دووری نزیکەی 100 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر تافگەی گەلی عەلیبەگە. لێرە ڕۆژانە ژمارەیەکی زۆری گەشتیاری بیانی دەبیندرێن. اینجا خیلی جای خوبیه، امنیت داره، بعد هیچ کنی میتونه امنیتی اونجا به هم بزنه، واسه همه با هم دوستن، خوش میگذرونن، جای طبیعیتشون خیلی قشنگه، اصلا میتونین ببینین خودتون که خیلی جای قشنگی و باصفاست. تجي من الموصل، من الأنبار، من البصرة، لأنه مكان حلو جميل جدا، مكان سياحي. گەشتیارانی ئێرە تەنها بە سروشتە جوانەکەی تافگە و یاریە ئاویەکان و هەوای سازگار ئاشنا نابن، بەڵکو بۆ چەند ساتێکیش گوێبیستی ئاواز و گۆرانی دەبن، چونکە هەفتانە چالاکی هونەری لێرە بەڕێوە دەچن. جەنجاڵی گەشتیاران بۆ تەڕەخساندنی هەلیکار بۆ ژمارەیەک هاونیشتیمانی ناوچەکە. من وەکو فۆتۆگرافار سفادەیەکی زۆرم لێرە کردووە، ژێوی ژیانی خۆم ڕۆژانە پێدابین دەکەم، وێنە بۆ گەشتیار دەگرم وێنەکانیان پێ بدەمەوە. ئەو کەسێک کە کاری دەستی دەکات شتێکە دەستی دەفرۆشیتن، ئەو شوێنەکە لە حکومەوە گیراوەتەوە بە کرێیەکی ساڵانە، یعنی تقریبا توانبێن 10 چینەرکان توانن بژێوی خۆ دابین بکاتن. کە من ئەو کەرت و شوێنانەی کاریگەریە و قەیرانە داراییەی باشووری کوردستانیان بەسەرەوە نەبێت، بەڵام ئەو هاوینە هەوارە ڕۆژانە جممەی دێت لە گەشتیار. خۆشبەختانە خۆتانە بینن ئێستا بە ڕۆژانی هەینی جم و جۆڵی گەشتیاران و هاوڵاتیانی ناوە یاریمی کوردستان و واروە دەرەوە یاریمی کوردستانیش هیچی کەمتر نییە لەوەی کە پێشووتر وە لە وەرزی گەشتیاری ڕووی ناوچەکانی گەشتیاری کردووە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا حکوومەت یاریمی کوردستان چەند جارێک ئەو هاوینە هەوارەی نۆژەن کردوتەوە، بەڵام تا ئێستا چێشتخانە و میێوانخانەی بەقەت ژمارەی گەشتیاران نین. باخەڵی هەموو ئەو گەشتیارانەی ئێرە و هەموو ماڵێکی باشووری کوردستان و عێراق وێنەی ئەو تافگەیان لە ماڵ هەیە، چون لەوەتەی ساڵی 1970 وێنەی ئەو تافگەیە خراوەتە سەر 5 دیناری کۆن و 5,000 دیناری ئێستای دراوی عێراقی. بەختیار قادر ڕوودا و تافگەی گەلی عەلیبەگ.